ڕاگەیاندنی هاوبەشی حەزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کارگەر شەکاوەتر بێت ئاڵای خەباتی داواکاری چەوەری پەرستارانی ئێران. کۆمەڵگای پەرستاری و کادری دەرمانی وڵات کە ژیان و وزەی خۆیان لە پێناو ڕزگارکردنی گیانی نەخۆشەکاندا دەبەخشن ئێستا وە گیان هاتوون. پەرستاران بەهۆی حەقدەستی کەم و ئیزافەکاری زۆرەملێ و بێگاری ئاسا و هەروەها بەهۆی گوشاریکاری تاقەت پڕۆکێنی سەرچاوەگرتوو لە کەمبوونی کادری دەرمان و تەندروستی ئێستا ئیتر کارد بە ئێسکیان گەشتووە. ڕێژەی پەرستاران بە بەراورد لەگەڵ ژمارەی تەختی نەخۆشەکان یەکێکە لە گرنگترین پێوەرەکانی هێزی مرۆیی پەرستاری لە جیهاندا. مامناوەندی ئەم ڕێژەیە لە جیهاندا نزیکەی 5.2 پەرستارە بۆ هەر تەختێکی نەخۆشخانە و لە وڵاتێکی وەک ئینگلیز 4 پەرستارە. بەڵام ڕێژەی پەرستار لە ئێران بۆ هەر تەختێک 4 لە 10 کە تەنانەت کەمترە لە نیوەی مامناوەندی ڕێژەی جیهانی. گوشاری کار لەسەر پەرستاران ئەوەندە زۆرەکە بەپێ ئامارەکان لە ئێستادا تەنیا نزیکەی 240,000 پەرستار لە سەرتاسەری وڵات کار دەکەن، بەڵام بۆ گەیشتن بە ئاستەی ستانداردی جیهان لە نێوان ژمارەی پەرستاران و نەخۆشەکاندا دەبێت ئەم ڕێژەیە 3 هێندە زیاد بکرێت. ئەم کەمی هێزی کارە لە نەخۆشخانەکان لە کاتێکدایەکە بەهۆی گوشاری لە ڕادەبەدەری کار و کەمی حەقدەست و یارمەتیەکانی پەرستەران شاهدی کۆچکردنی بەربڵاو و خۆکوشتن و واسێنان لە پیشێ پەرستاری. بەپێی ئامارە فەرمیەکان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 3,000 پەرستار کۆچیان کردووە. کۆچکردنی مانگانە 150 بۆ 200 پەرستار و هەروەها دەست لە کار کێشانەوەی 20 پەرستاری نەخۆشخانەی تاڵەقانی لە شاری چالووس، دەست لە کار کێشانەوەی 40 پەرستار و ئەندامانی کادری پەرستاری نەخۆشخانەی شوهەدای تەجریش لە تاران، دەست لە کار کێشانەوەی 30 پەرستار لە نەخۆشخانەی تاڵەقانی ئابادان و خۆکوشتنی پەرستەران لە شارەکانی تاران، سنە و کرماشان، واتە ڕێژەی ئەو هەوڵە خۆکوشتنانەی کە لە کۆمەڵگای پزیشکی ئێران بە مەرگی کەسەکان کۆتایی هاتووە دەگاتە 12 بۆ 16 کەس لە ساڵدا. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ حەقدەستێکی لە ڕادەبەدەر کەم و گوشاری تاقەت پڕۆکێنی کار. جگەر ئاماژەیە کە حەقدەستی مانگانەی پەرستارێکی ئێرانی 12 بۆ 15 ملیۆن تمەنە کە دەکاتە نزیکەی 200 دلار کە بەراورد بە وڵاتانی دیکە هیچ نییە. لە ئەوان پەرستارێک هەر کە دەست بەکار دەکات 2000 دلار حەقدەست وەردەگرێت. حەقدەستی هەر پەرستارێک لە ئەوروپا 4000 دلارە و لە ئەمریکا و کەنەداش دەگاتە 5000 دلار. ئەم ڕقەمانە بەیانگەری بۆشایەکی قوڵە لە نێوان بەهای کار و حەقدەستی پەرستەران لە ئێران کە بووەتە هۆی ناڕزایەتی گشتی لە کۆمەڵگای پەرستاریدا. هۆکاری شکڵگرتنی ناڕزایەتی پەرستاران تەنیا بریتی نییە لە گوشاری لە ڕادەبەدەری کار و کەمی حەقدەستەکان، بەڵکو بوونی هەڵاواردن و جیاوازی زۆر لە نێوان مافی پزیشک و پەرستارەکان و هەروەها سیستمی پزیشک سەنتەری و بەکاڵاکردنی بەهداشت و دەرمانیش یەکێکی ترە لەو هۆکارانێکە تووڕەئی و ناڕزایەتی زۆری پەرستەرانی وڵاتی لێکۆتوتەوە. لەسەر بنەمای ئەم سیستمە تاڵانچیە گوشارێکی زۆریش جەکەوێتە سەر نەخۆشەکان کە بەهۆیەوە زۆر جار تووڕەئی و تێکچوونی باری دەرونی هەندێک لە نەخۆشەکان بەرۆکی پەرستەرانی زەحمەتکێش دەگرێتەوە و تەنانەت لەگەڵ مەرگ یان برینداربوونی سەخت بەرەو ڕوو دەبنەوە. جێگەی ئاماژەیە کە لەم سیستمە قازانجپەرست و بەکاڵایی کراوەدا سەردەمی کۆڕۆنا پەرستەران تەنانەت لە گیانی خۆیان گوزەران و ژمارێکی زۆریان گیانیان لەدەستا، بەڵام بارودۆخیان هیچ ئاڵوگۆڕێکی بەسەردا نەهاتووە. دەسەڵاتی ئیسلامی لە بری جێبەجێکردنی بڕگەی 29 یاسا بنەڕەتیەکەی خۆی ڕێگای بەکاڵاکردنی تەندروستی گرتووەتە بەر. لە بڕگەی 29 یاسای بنەڕەتیدا هاتووە بەهرەمەندبوون لە دەستەبەری کۆمەڵایەتی لە ڕووی خانەنشینی، بێکاری، بەساڵاچوون، لە کارکەوتویی،
بێسەرپەرشتی ڕووجە و پێشاسەکان پێویستی بە خزمەتگوزاری بەهداشتی و دەرمانی و چاودێری پزیشکی لە شێوەی بیمە و هتد مافێکی گشتیە. بەپێی یاساکان دەوڵەت دەبێت لە جەهاتە گشتیەکان و ئەو جەهاتانەی کە لە ڕێگەی بەشداریکردنی خەڵکەوە بەدەست هاتوون ئەو خزمەتگوزاری و پاڵپشتیە جارایانەی سەرەوە بۆ هەرتاکێکی وڵات دابین کات. ئاشکرایە کە دەسەڵاتی ئیسلامی هەر لە سەرەتای شۆڕشی ڕێبەندانی 57ەوە لەگەڵ بڕگەکانی پەیوەندیدار بە پەروەردە و بەهداشتی بەخۆڕایی لەستەبەری کۆمەڵایەتی دواتریش یاساکار کە لەژێر گوشاری جاخوازیە جەماوەریەکاندا بەسەریاندا سەپێنرا بوو دژایەتی کردووە و بەردەوام هەوڵی داوە ئەو بڕگانە بێکاریگەر بکات. ئێستا ئیتر کۆمەڵگای پەرستاری و کادری دەرمانی وڵات ڕێگەیەکی ڕوونیان بۆ گەیشتن بە ویست و جاواکاریەکانیان دۆزیوەتەوە. بزوسنەوەی جاواکاری چەوەری پەرستاران وێڕای گەڵاڵەکردنی ویست و جاواکاریەکانی خۆیان لە 15 خاڵدا لە نزیکەی 2 هەفتە لەمەوبەرەوە تا ئێستا لە زیاتر لە 50 نەخۆشخانەی شارە جۆرەوجۆرەکانی وڵات لەوانە لە شارەکانی شیراز، سنە، عێراق، قایمشار، یەزد، یاسوج، مەشهەد، کەرەج، جەهرۆم و زەنجان دەستیان لە کار کێشاوەتەوە. پەرستارانی تاران و پارێزگایەکانی نێوەڕاستیش خەریکن خۆیان بۆ پەیوەستبوون بەم بزوسنەوە ناڕزایەتیە سەرتاسەریەوە ئامادە دەکەن. ئەم ناڕزایەتیە سەرتاسەری و گوێرانە زەمینەی پێکێنانی ڕێکخراوی پیشەئی و سربەخۆی پەرستارانی ڕەخساندووە. بزوسنەوەی جاواکاری تەوەری پەرستاران کە لە 100 ساڵی ڕابردوودا بێوێنە بووە ئێستا بە شێوەیەکی سربەخۆ خۆی ڕێک دەخات بۆ ئەوەی وەک بەشێک لە چینی کرێکاریەران پێ بنێتە ناو گۆڕەپانی خەباتی چینایەتی لە دژی نیۆلیبرالیزمی هار و تاڵانچی فاشیستی هەڵسەرپشراوی بواری بەهداشت و دەرمان. پشتیوانی درەوشاوەی ڕێکخراوە پیشەیەکانی مامۆستایان، سندیکای کرێکارانی شرکەت واحدی ئۆتۆبوسڕانی تاران و دەوروبەر، پشتیوانی شۆفێران و خاوەن بارهەڵگرەکان لە بزافی خەباتکارانەی پەرستاران زەمینە بۆ لە یەک نزیک بوونەوەیکی دڵخۆشکەری چینایەتی و جاواکاری تەوەر خۆش دەکات کە دەتوانێت تین و تەوەژمێکی زیاتر بەهێزی بەرینی ئەم بزوسنەوەیە ببەخشێت. ئاشکرایە کە جەختکردنەوەی پەرستاران لەسەر چاودێری بەهداشتی بێبەرامبەر و نیشاندانی دەرەنجامەکانی بە کاڵاکردنی بەهداشت و دەرمان دەتوانێت پشتیوانیەکی بەرینی جەماوەری خەڵک و بەتایبەتی بنەماڵی نەخۆشەکان بەرەو لای خۆی ڕابکێشێت و بە هەموو لایەک نیشان بدات کە ئەم خەباتە پیشەیەی پەرستاران بە قازانجی سەرتاسەری وڵاتە. ئێمە وێڕای ڕاگەیاندنی پشتیوانی تەواوی خۆمان لە خەباتی درەوشاوەی کۆمەڵگەی پەرستاری و کادری دەرمانی وڵات لە پێناو گەیشتن بە مافەکانیان و جەماوەریکردنی دروشمی بەهداشتی بێبەرامبەر و دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر بێدەنگی دەسەڵاتداران و هەڵسوکۆتی سرکوتگەرانەیان لە دژی خەباتی ڕەوای پەرستاران بە توندی ئیدانە دەکەین و داوا لە هەموو لایەک دەکەین کە پشتیوانی لەم خەباتە ڕەوا و بۆێرانەیە بکەن. ئێمە پشتیوانی ڕێکخراوە پیشەیەکانی مامۆستایان و کرێکارانی شرکەت واحد و ڕێکخراوە پیشەیەکانی تر لە خەباتی پەرستاران بەرز دەنرخێنین و بە هەنگاوێکی پێویستی دەزانین لە پێناو پێکێنانی هاوپشتی چینایەتی بە مەبەستی دروستکردنی بەرەیەکی یەکگرتووی کرێکاری کە بتوانێت لە بەرامبەر دەوڵەت و خاوەنکاران و تاڵانچیە فاشیستەکاندا بەرگری لە مافی کرێکاران بکات. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دیمۆکراسی و سۆسیالیزم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کارگەر و حزبی کۆمۆنیستی ئێران دووشەممە 29 گەلاوێژی 1403 بەرامبەر بە 19 ئاگۆستی 2024.